میوانەکەشمان زۆر بەڕێز مامۆستا ئیدریس محەممەد هاوڕێی دکتۆر ئیدریس حەمەخان کە ڕاستەوخۆ لە شاری سێمانیەوە لەگەڵماندایە. مامۆستا ئیدریس شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سەرەتا هاوخەمی خۆمان بە ئێوە و خانەوادە و کەسوکاری هەردوو شەهید ڕادەگەینین بە تەواوی زانکۆی سەلاحەددینیش و بە تەواوی خوێندکارانی تەواوی زانکۆی سەلاحەددین ڕادەگەینین. هیوادارین خوای گەورە بە بەهەشتی بەرینیان شاد بکا و هاوبەشی خەمی هەموو لایەکین. من دەمەوێت سەرەتا مامۆستا ئیدریس لەوەوە دەست پێ بکەم. ئێستا ئێوە کە هاوڕێی دکتۆر ئیدریس حەمەخان بوون، چه هەستێکتان لێ دەتانوێت بڵێن چی؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، شەوتان باش کوردستانیانی ئازیز. من دەمەوێ سەرەتا پرسە و سەرخۆشی ئاراستەی هەموو زانست و زانستخوازان بکەم، ئاراستەی هەموو قوتابیەکانی جەنابی کاک دکتۆر ئیدریس و جەنابی کاک دکتۆر کاوانی بکەم. خوای گەورە لیان خۆش بێ و بە باشی بەرین شاد بکات و شیفای زووش بۆ ئەو بەڕێزە بنێرێت کە لە پرزگەی جەنابی دکتۆر کاوانی تووشی ئەوە بوو کە بریندار بێت. ڕاستی ئەم کارەساتە کارەساتێکی گەورەیە، کارەساتێکە مێژوو تۆماری دەکات کە قوتابیەک بە ناحەقی هەڵدەکوتێتە سەر زانکۆ و ماڵی مامۆستایەکی زانکۆی خۆی، هاوسەری هاوژیانی ئەو کەسەی کە لە زانکۆ دەرسی پێوتووە شەهیدی دەکات بە شێوازێکی دڕندانە و هەروەها دەچێت سەرۆکی بەشی یاسا و ڕامیاری لە زانکۆی سەلاحەددینیش بە هەمان شێوە شەهید دەکات. ئێمە بەڕاستی وەکو هەموو خەڵکی تری کوردستان دڵتەنگین، بەڵام ئەوەی کە زیاتر ئێمەی دڵتەنگ کردووە ئەوەیە کە ماوەی 25 ساڵە لەگەڵ جەنابی کاک دکتۆر ئیدریس هەردووکمان پێکەوە لە یەکتر دانەبڕاوین لە هەموو ئەو مەشروع زانستیانەی کە پێشکەشی کردووە، لە هەموو ئەو بابەتە فکریانەی کە دەیخستە ڕوو پێکەوە بەشدار بووین بۆ ساتێکیش لە یەکتر دانەبڕاین. ئەوەی کە لە یەکتری دابڕین بەداخەوە ئەمڕۆ گۆڕستان و دوامەنزڵگاکەی بوو. باش مامۆستا ئیدریس، دەمەوێت زۆر ڕاشکاوانە پێم بڵێ چ داواکاریەکتان هەیە لەلایەنی پەیوەندیدار کە ئیتر چەکی بێ مۆڵەت بە تەواوی قەدەغە بکرێ، ڕێ نەدرێ بە هیچ کەس چەک هەڵ بگرێت. تەنانەت ئەگەر کەسێک پۆلیس بێ ئاسایش بێ دەبێت لە دوای دەوامی خۆی شەکەکەی لە شوێنی خۆی دابنێ. ئێوە چ داواکاریەکتان هەیە؟ دەتانەوێت چی بڵێن؟ بەڵێ خۆی بەڕاستەکەی ئێمە دەبینین و دەبیستین جگە لە هەڵگرتنی چەک چەند بابەتێکی تر هەیە کە جێگەی سەرنجە بە نیسبەت مامۆستانی زانکۆ، ئەویش بوونی حەسانە بۆ ئەندامی پەرلەمان، بەڵام نەبوونی حەسانە بۆ هەر تاکێکی تری ئەم وڵاتە. بەڕاستی پێویستە ئەم جیاوازیە کۆتایی پێ بهێنرێت، یاخود دەبێ هیچ کەسێک حەسانی نەبێ، یاخود دەبێ هەموو کەس حەسانی هەبێ و پارێزراو بێ لە ناو ماڵ و ژیان و منداڵ و ژینگەی خۆیدا. یعنی هەبوونی چەک بەو شێوازە فراوانە هۆکارێکی سەرەکیە بۆی کە گەنجێک بە فکری و بیر و هۆشی خۆی بیر بکاتەوە و کارەساتی ئاوا گەورە بخڵقێنێ. لایەنی پەیوەندیدار من ئاگادارم چەندین جاری تر بڕیاری دەرکردووە کە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت قەدەغەیە، بەڵام ئەو چەکانە لەکوێ دەهێنرێت، لەکوێ هاوردە دەکرێت و بەچێ دەفرۆشرێت، وەکێ دەیکڕێت و لە بازاڕی قاسەخچێت یا چۆن بازرگانی پێوە دەکرێت. ئەمانن کە کارەسات دەخڵقێنن، ئەمانن کە دەبنە هۆی کاری ئەوەی کە جارێکی تریژێمە چاوەڕێ بکەین کارەساتی لەمە گەورەتریش ڕوودات. بۆیە من خوازیارم کە لایەنی پەیوەندیدار یەکەمین جار هەستێت بە وەرگرتنی سزایەکی توندی یاسایی لە هەموو ئەو کەسانەی ئەم جۆرە کارەساتانە دەخڵقێنن و بیکا بەوانەیەک بۆ هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێ کارەساتی دژ بە تاکی وڵاتەکەی خۆیان ئەنجام بدەن. چکە ناکرێت وەکۆی کە جەنابەت کەمێک بەر لە ئێستاوتت لەسەر فولایی تێک، لەسەر قسەکردنێکی ناڕێک، لەسەر قوتابی دەرنەچواندنێک ئەم کارەساتە گەورانی لێ بکەوێتەوە. بەڕاستی دکتۆر ئیدریس لە دەستدانی بەنسبەت من وەکو هاوڕێکی کۆنی گەورەترین کارەسات بوو. من بەبیرم دێ ساڵی 2000 ئەو کاتە ئێشتا دکتۆراشی نێنابووە، یەک لە مەشروع جوانەکانی ئەوە بوو کە ئەیوت من پرۆژەی ئەوەم هەیە کە توانم لەسەر چیای ئەزمەر لە شاری سلێمانی
کۆمەڵێک توربین دابنێم بە هەوایەکەی کە بەسەر شاری سلێمانیا دێت کارەبا بۆ خەڵکی شاری سلێمانی دابین بکەم. ینی کۆمەڵێک فکر و بیر و بۆچوون و بابەتی زۆر زۆر جوان هەبوو کە لای ئەم کۆمەڵە کەسانە بوون کە بەداخەوە لە دەستدانیان کارە ساتێکی گەورەیە بەڵام نرخیان نازانرێت تاوکو لە دەست نچن. باش مامۆستا ئیدریس من نایەمە سەر مادە یاساییەکە چه مادەیەکی یاسایی لە یاسای سزادانی عێراقی ئەم تاوانە دەگرێتەوە بەڵام دەمەوێت ڕاستەوخۆ ئێوە پێم بڵێن چ داواکاریەکتان لە دادگا هەیە دادگا دەبێت بە چ شێوەیەک حەقی ئەم دوو مامۆستا شەهیدە بپرسێەوە ئەو تاوانبارە چۆن بە سزای یاسایی خۆی بگات. لە یاد مەجارێکیان جەناوی کاک مەسعود وە کارەساتێکی ئاواتی ڕۆرستی وتی مافی مرۆڤ و مرۆڤە. جا ئەم قسەیە مەغزایەکی زۆر جوان و زۆر باشی لە پشتەوەیە. ئەگەر ئێمە لێکدانەوەیەکی سیاسی و عاقڵی بۆ ئەم قسەیە بکەین دەبێ بزانین کە مەبەستی ئەوەیە کە ئەو مافی مرۆڤەی کە هەیە و دەپارێزرێت کاتێککە کەسێکی بکوژ دەخرێتە ناو بەندینخانە و بۆ ماوەی 15 ساڵ هەفتەی 2 ڕۆژ گۆشتی مریشک و 2 ڕۆژیش گۆشتی حیوانی پێدەدرێت ئەمە جگە لە قەڵەوکردن و بەهێزکردنی و فێرکردنی بۆ داڕشتنی بەرنامەی کوشتنی خەڵکانی تر هیچ شتێکی تری لێ ناکەوێتەوە. بەڕاستی یاساکان ئەگەر لە خوا وەربگرین زۆر جوانی بۆ داناوین کە پێمان دەڵێ لە ناو تۆڵەکردنەوەی ئەم جۆرە کارەساتانە ژیان بۆ ئێوە هەیە. ئەگەر بێت و مافی ئەم دوو بەڕێزەی کە شەهید کراون بە ناحەق وەربژیرێتەوە خەڵک زۆر مطمئین نەبێت. ئەگەر بێت و دادگا ئەم مافە وەرنەگرێتەوە ئەبێ نیشانەی پرسیار لەسەر خۆیان دابنێن ئەبێ چاوەڕێی ئەوە بن کارەساتی وا ڕوبەڕووی خۆشیان بێتەوە. وی هیوادارم دادگا زۆر دادپەروەرانە مافی کەسوکاری هەردوو شەهید بسێنێتەوە و تەنانەت ئەوەش کە بریندار کراوە مافی بۆ وەربگیرێتەوە. باش مامۆستا ئیدریس بابینە سەر ئەوەی کە ئەمەوێ ئەمەش هەر بە ڕاشکاوانە وەڵام بدەیتەوە بۆ لەمەولا ئەگەر کەسێک بەڕای ئێوە چ داواکاریەکان لەلایەنی پەیوەندیدار هەیە دەتانوێت چیان پێ بڵێن ئەگەر کەسێک بە چەکی بێمۆڵەتەوە گیرا یاخود چەکێکی بێمۆڵەتی پێگیرا دەبێت چی بکرێت چۆن سزای ئەو کەسە بدرێ ینی کەواتە لە پاداشتی ئەوەی کە کەسێک چەکی بێمۆڵەتی پێەیە بۆچی پێیەتی دەبێ یاسا چۆن سەروەر بێ لایەنی پەیوەندیدار چێ ڕێکارێک بگرێتە بەر. بەڵێ لێرەدا ئەوەی کە ئێمە کەسان یاسایەنین بەڵام ئەوەی کە بەبیر و بۆسوونی ئێمە دادێوەکو مامۆستایەک ئێمە پێمان باشە کاتێک کەسێک کە چەکی پێمۆڵەتی لێ وەردەگیرێت یاخود چەکی پێمۆڵەتی پێ و بە ئارەزوی خۆی بەبێ ئەوەی کە هیچ ڕێگە پێدانێکی هەبێ بۆ هەڵگرتنی ئەو چەکە بۆ چەکە دەسوڕێتەوە و کارەساتی پێدەقەومێنێ وا باشتر ئەگەر کاتێک کەسی وا کەوتە دەست یاسا تەنها لێپێچینەوە لەگەڵ ناکا کە چەکی بێمۆڵەتی پێیە بەڵکو لەگەڵ ئەوانشدا بکە کە پێی فرۆشتون و لەگەڵ ئەوانشدا کە هێناویان و هاوردیان کردو ئەو چەکە. یعنی ناڕەوایەتێکی زۆر گەورەی مامۆستایەکی زانکۆ نەتوانێت لە ماڵەکەی خۆی دابیانی خۆی بگۆڕێت و جلوبەرگی قوتابخانە لەبەر بکات یاخود جلوبەرگی زانکۆ لەبەر بکات و بچێتە ئەو جێی کە پێویستە پرۆسی زانستی خۆی تیا ئەنجام بدات لە ترسی ئەوەی کە قوتابیەک هەڕەشەی کوشتن لە خۆی دەکات یا لە هاوژینەکەی. بەڕاستی کارەساتێکی زۆر زۆر گەورەیە کە کەساتێکی وەکو دکتۆر کاوانی شەهید بکرێت لەبەرەوەی قوتابیەک داوای گواستنەوە بکات و ئەوان جێگەیان نەبێ بۆ گواستنەوەیە. یعنی بەڕاستی علاماتی استیفامی زۆر گەورە دروست بووە پێویستە لایەنی پەیوەندیدار بە تایبەتی دادگاکانی تێهەڵچوونەوە ڕێنمایی و ڕێگە پێدانی زۆر توند و زۆر بەمەرج بگرنەبەر بۆ هەموو ئەو کەسانەی کە دەیانوێت چەگەڵ بگرن. بەڕاستی ژانی مۆدلی ئەوە نەما هەر کەسێک بچێت چەکێک بکات بە بن کراسەکەی و لە هەر شوێنێکات تووڕیانگەی عسەبیان کرد چەک و دەماسەی خۆی دەربێنە و کارەسات بخۆڵقێنێ. ئیترەمە هەرێمی کوردستان ئەو مەرحەلەی تێپەڕاندووە پێویستە لێرەدا بەرپرسانی وڵات هەڵوێستێکی ئەوەندە تون بگرنە بەرامبەر ئەم جۆرە کەسانە تاوەکو ئێستا هەستمان پێ نەکردەوە بەس بۆ لەمەوەدا ئەگەر ببینین ینی دەبێت بە دەرسێک بۆ ئێمەی مامۆستا کە بە دڵفراوانی و بە جەراعەتێکی زۆرەوە دەرسەکانی خۆمان پێشش بە قوتابیان بکەین و مامەڵەی دادپەروەرانەیان لەگەڵا بکەین لەسەر دەرەجە و لەسەر دەرچوون و دەرنەچوون شتانە و دەبێتە دەرسێکیش بۆ هەموو ئەو کەسانەی کە دەیانوێت بەرامبەر مامۆستایەکانیان کارەساتی وە ناپەسەند و ناڕێک بخۆڵقێنن.
زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا ئیدریس محەممەد هاوڕێی دکتۆر ئیدریس حەمەخان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی دووبارە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی ئێوە بنەماڵە و کەسوکار و تەواوی قوتابیان و زانکۆی سەلاحەدین دەکەین سپاس بۆ بەشداریکردنتان دەمەوێت لێرەوە پرسە و سەرخۆشی ئاراستەی دکتۆرە نیشتیمانی خێزانی و هەموو خێزان و خانەوادەی و هەردوو کچەکەی و خێزانی جەنابی کاک دکتۆر کاوانی و هەموو ئەو خانەوادە و خێزانە خۆشەویستانەی کە بەهۆی ئەم کارە ساتەوە ئەمڕۆ دڵ خەمگین و غەمبار بوون و تووشی ئەم دڵە ڕاوکێ و ناخۆشی و ناڕەحەتیە بوون دووبارە پرسە و سەرخۆشییان لێ دەکەم و هیوادارم هەردوو شەهیدیش خوای گەورە بە شەهیدی قبول بیان بکە و جێگەیان فیردەوسی عەلا بێت و سەبووری کەسوکار و خانەوادەشی بدات و سپاس بۆ بەڕێزیشتان.